قەشە یوحەنا مارتن ئەو لە مۆسڵێ پەروەردە بوویە و ئاکینجیە وڵاتێ هۆڵەندایە. هەر ساڵ di meha Remezanê da ew seredana vî bajarî diketin û çendîn fitarat danî ji bo tex û çînên cuda cuda. Yuhanna Martin armanca wî ew e ku peyvejiyan û giyanê lêborînê berdewam hebîtin li Mosilê. Lewma ew vê xebatê diket. دەمەوێت ببەخشم خۆشی ببەم لە دڵی برایەکی مسلمان بی لێرە کە پێ برم من وەکو پیاوێکی ئاوەندەی مەسیحیمە هاتمە ئەوڕۆ لەگەر بەشداری بکەم کە لە ڕۆژی ڕەمەزانتان هەروەش هاتیمە کە ئەوەیە کە من و تو پێکەوە براینە، من و تو خەڵکی شارێکین، من و تو خەڵکی دەوڵەتێکین، من و تو خەڵکی زمانێکین، من و مێژومان یەک مێژووە. فتارە ji bo zêdetirî 200 çalakvanên medenî ji her du regezan hatiye danan. Dako pitir nêzîkî hevdû bin û pêkvejiyan li cem wan hebîtin ji ber ku Mosil ji çendîn ol û netewa pêk hatiye. طبعا سبونسري او رومان قس مارتن يوحنايا لهولندا هاتيه طبعا ان شاء الله هم روجك سبونسريك مان دبيتن اورو قس مارتن يوحنا هاتيه موصل لهولندا بو يارمتي كردني خزانه بسلمان لناو موصلو دروي موصلش ان شاء الله. قەشە یوحەنا مارتن bi giring zanît ku şarê Mosilê pêdivî van cûre xizmeta heye. Ji ber ku heta nûke asewarên şerê Daeş pêve diyar e û gelek valatî li vî bajarî heye. بەڕاستی بە تایبەتی برم شاری مووسڵ هەموو شارەکانی دەوڵەتی عێراق پێویستی زیاتر پێیە لەبەر ئەوەی بە سەرکارەساتی بەسەر مووسڵ هات هەموو شارەکان وها بەسەری نەهاتووە لەبەر ئەوە پێویستی بە زۆر نەشاتاتی هەیە پێویستی بە زۆر یارمەتیدانی هەیە. یوحەنا مارتن کریستیانێکی عێراقیە و خواندناخوا li Mosilê temam kiriye û têkelî digel xelkê vî bajarî hebûye. Lewma ew berdewam seredana Mosilê diketin û handana xelkî diketin ji bo pêkvejiyanê. Kawa Emer Dengê Emerîka, Mosil.